لەگەڵ ئاوابوونی خۆر هەڵمەتەکەت دەستی پێکرد. پۆلیسی قەزا و ناحیەکان چوونە نێو ئەو گوندە عەرەب نشینانەی کە نزیکی چێڵگەی خەبازە و ئەو بیرانن کە شەوی چواری ئەم مانگە تەقێنرانەوە. سێ کەسیان دەستگیر کرد. دواتر دەستیان بەسەر ئەو بۆمب و چەکانەدا گرت کە لەلایەن ئەو کەسانەوە لەژێر زەوی شاردرابوونەوە. زیاتر لە حەو پاچە چەکی کلاشیکۆف و چەکی ئاربیکەمان گرتووە، سێ عەبۆی ترمان گرتووە. ئەمانە شەبەکەیەکی گەورەی دوستوو بوون لەم سنوورەیە. خۆشبەختانە توانیمان هەمیان دەستگیر بکەین و لێکۆڵینەوە لەگەڵیان بەردەوامە. ئەمانە ئەو بۆ رێنەوتانیان تەقان و تۆکە تاوکو ئێستا ئەستوتی. ئەمە عەبۆیەکیان دوێنە لێوا دانابوو بۆ هێزی پێشمەرگە. ئەمان ئەو هەموو عەبۆی کە ئەیبینیەوە چەکانی هێناویانە هەمووی بۆ ئەو بووە کە شەڕی پێشمەرگە و بۆ رێنەوتەکانی پێ بتەقێنەوە. دەستگیرکراوەکان هەرزوو دانیان بەوە نا کە کاریان بۆ داعش کردووە. ئەو چەکانەشی کە شاردووبیانەوە دەڵێن ئامادەیان کردووە بۆ هێرشکردنە سەر پێشمەرگە و پۆلیس و بیرەنەوتیەکان. كنا سابقا ويا الانصار إيه؟ بعدين راحنا لداعش. پێشتر کارم بۆ ئەنسار دەکرد، دواتر پەیوەندیم بە داعشەوە کرد و لە کەرکووک مامەوە. ئەو بۆمبوچەکانەش هی داعش و ئەنسارن. مال داعش والانصار. پۆلیسی قەزا و ناحیەکان پێشتر لە هەڵمەتێکدا باندێکی دەکەسیان دەستگیر کرد کە دەستیان لە تەقانەوەی بیرەنەوتیەکان هەبوو. هەر لە ڕێگەی ئەو باندەوە توانیان ئەم کەسانەش دەستگیر بکەن و دەست بەسەر دەیان بۆمب و چەک و هاوەندا بگرن. هەڵکەوت عەزیز ڕوودا و